جەمەکانی هەڵبژاردننی ئەمریکا و سیاسەتەکانی ئەمریکا دوای هاتنە سەرکاری کۆماریەکان جارێکی تر بۆ سەر دەسەڵات لە ئەمریکا لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر عومەر نورێدینی مامۆستای زانکۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵ ما دکتۆر زۆر بەخێر بێت. ئەمە سەرەتا لەگەڵ بەڕێزت بە وتارەکەی دۆناڵد ترەمپ لە کاتی سەرکەوتنی داکەمێک بەر لە ئێستا دەست پێ بکەم چیت خوێندەوە لە وتارەکەی ترەمپ هەمان سیاسەتی پێش و درێژە پێدەدات یا گۆڕانکاری لە استراتیژی ئەمریکادا دەکات؟ بێگومان لە هەندێک لایەنەوە درێژە بە سیاسەتی پێشوو دێدا لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوە، بەڵام بە بەراورد لەگەڵ ئەو کاتیش هەم لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی ئەمریکاش وەرچەرخان و گۆڕانکاری ئەو هاتوۆتە پێشەوە کە ئێمە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ترامپ و سیاسەتی ناوخۆی ترامپیش دەبینین. ئەوە کاریگەری لەسەر ئەو سیاسەت و گۆڕانکاریەکان دەبێت بە چه ئاراستەیەک؟ بێگومان لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە دەبینین لە ماوەی ئەم سەرۆکایەتی سەرۆک ترامپە دەبینین لەسەر ئاستی دنیا چەندین جەنگ، هەروەها فەوزای نێودەوڵەتی، هەروەها نەئارامی و توندوتیژی هەیە بە تایبەتیش جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا، هەروەها لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەموو ئەمانە لە ناو سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپە بایەخیان پێدەدرێ و سیاسەتێکی تازەڕە چاو دەکەین بۆ مامەڵەکردن لەگەڵ جیهانی دەرەوە، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ئابووری و بازرگانیەوە هەیە، ئەوەی کە پەیوەندی بە مامەڵە لەگەڵ ئەم قەیران و ئەم تەنگژە و ئەم جەنگانە هەیە، هەروەها سەبارەت بە هاوپەیمانەتی، سەبارەت بە مامەڵە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتی و دامەزراوە نێودەوڵەتیەکان. باشە، وتاری ترامپ لە وتارەکەی داماژەی بەوە کرد کە عێراق و ئیمارات هاوبەشێکی باشی ئەمریکا بوون لە بواری وزەوتی دەبێ مامەڵەیەکی باش لەگەڵ ئەم وڵاتانە بکەین. ئایا پێت وایە ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ عێراق دەکات دوایم هەڵبژاردنەوە هاتنە سەرکاری لە کۆشکی سپی؟ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنیشە لە وتارەکەشە ئەم جەختکردنەوەیە لەسەر ئاسایشی وزە، هەروەها دابینکردنی ئاسایش و ئارامی بۆ هێڵەکانی گواستنەوەی وزە لەسەر ئاستی دنیا بەشێک دەبێت لە سیاسەتی دەرەوەی ترامپ، ئەوەی کە پێی دەگوترێت سەلامەتی هەڵقوڵینی وزە و نەوت و گاز دواتر بەڕێکردنی ئەمە لە سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ بایەخی دەبێت. بەڵام دەبێت ئاگامان لەوە بێ ترامپ بۆ خۆی بەلۆزێکی بزنس سەیری سیاسەتیش دەکات، واتە مامەڵەکردن لەگەڵ یار و نەیارەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وابەستەی پرسی بازرگانی و ئابووری و دارایی دەبێت. ئەم لۆژیکە سەرکەوتوو دەبێت لە سیاسەتی ترامپدا؟ ئەگەر سەیری ماوەی سەرۆکایەتی یەکەمی ترامپ بکەین تا ڕادەیەک لە پەرەپێدانی ئابووری و بەرزکردنەوەی ئاستی بژانەوەی ئابووری لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەرەنجامی ئەو تۆیدا کە ئەگەر بە 100% نەڵێن ڕاستە بەڵێم نەتوانین بڵێن کە شکستی هێناوە یان بەلۆجیکی خۆیان خراپ بووە. ئێمە پێمان وایە لە ماوەی ئەم 4 ساڵەشدا جارێکی تر پێشبینیکردن بۆ سیاسەتی دەرەوەی ترامپ یان هەتا لەسەر ئاستی ناوخۆش کە چۆن دەبێت دژوار و ئەستەم دەبێت، چکە کەسایەتی سەرۆک ترامپ چاوەڕوانی مفاجعاتی لێ دەکرێت، چاوەڕوانی هەڵوێستی ئەو تۆ لێ دەکرێت کە پێشبینی نەکراوە. باشە، بەڵام ترامپ و کۆماریەکان بە پارتیا کەسایەتی کۆنسەرواتیڤ و محافزەکار ناسراون. ئەمە کاردانەوە و ڕنگدانەوەی لەسەر مامەڵەکردنی لەگەڵ سیاسەتی دەرەوە هاوپەیمانەکانی چۆن دەبێت. نەتەنیاهۆ لە کاتی پیرۆزباییکردنی لە ترامپ کەمێک بەر لە ئێستاوتی هاتنەوەی ترامپ بۆ کۆشکی سپی بەهێزکردنی هاوپەیمانەتی نێوان ئیسرائیل و ئەمریکایە بەنسبەت وڵاتانی دیکەوە چۆنی دەبینن؟ بەڵێ، بە شێوەیەکی گشتی لە سیاسەتی دەرەوەی کۆماریەکانە بە تایبەتیش لە هی ترامپە ئەوەی کە لە پێشووتر بینیوە ئەو پێڕەوی لە سیاسەتێکی تایبەت و ڕوانگەیەکی تایبەت دەکەن سەبارەت بە هاوپەیمانەتی. پێدەچێ لە داهاتوودا لە زیاتی تۆڕی فراوانی هاوپەیمانەتی، هەروەها تۆڕی مامەڵەکردن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و موئەسساتی نێودەوڵەتی ئێمە ببینین کە سەرۆک ترامپ و سیاسەتی دەرەوەی زیاتر جەخت لەسەر
هاوپەیمانیەتی فەردی و شخصی دەکات. چێن ئەو هاوپەیمانەتیانە ئەوانەی کە لە دەرەوەی ئەو تۆڕەن کامانن؟ بۆ نمونە هاوپەیمانەتی نێوان ئەمریکا لەگەڵ ئیسرائیل بە استراتیژی دەمێنێتەوە. بەڵام هاوپەیمانەتی ئەمریکا لەگەڵ ژمارەیەکی زۆر لە هاوپەیمانەتی بۆ نمونە لەگەڵ یەکێتی ئەوروپا دەچێتە قۆناغێکی ترەوە، ئەوەی کە لە سەردەمی دیموکراتەکان و سەرۆک بایدنا بینیمان بێگومان ئەوە نابینن. بە تایبەتیش ئەوان پێیان وایە و تیمی ترامپ پێشتریش لە هەڵمەتی هەڵبژاردنا و تویانە بۆ نمونە ئەوروپا بە تایبەتیش فەڕەنسا و ئەڵمانیا دیلی بۆ چوونێکی کۆنی ئەو تۆن کە بەسەر چووە یان بە دەربڕینی ئەوان دەڵێ خوا لێی خۆش بووە. ئەویش ئەوەیە کە بۆ هەر حلێک تۆ ڕوو لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و UN کەی ئەمە بەسەر چووە. ئەوان پێیان وایە UN گرنگە، پێیان وایە ئەنجومەنی ئاسایش گرنگە، بەڵام لە جیاتی ئەوەی کە ئێمە بیکەین بە مەرجع بۆ گفتوگۆ لەسەر پرسەکان و بۆ یەکلاکردنەوە کێشەکان نە. هاوپەیمانەتی دووقۆڵی نێوان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل دەبێتە هاوپەیمانەتی مامەڵەکردن لەگەڵ زەنجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکلاکردنەوە بەلاداخستنی نەک ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و UN. زۆر باشە. بە بینە سەر ئەوەی کە بۆچی ئەمریکیەکان دەنگیان جارێکی دیکە بە ترامپ دامتمانیان پێدایەوە تاقی بکەنەوە بۆ 4 ساڵی داهاتوو. ئایا ئیدارەی بایدن وەکو جەماعەتی کۆماریەکان ڕخنەی لێ دەگرن ئیدارێکی لاواز بوو گەورەی ئەمریکای هێنا بۆ ئاستێکی کەمەوە بۆیە دەنگیان جارێکی دیکە بە ترامپ دایەوە بۆ گەڕانەوەی ئەو هێزە؟ وی لە ڕاستیدا هۆکاری سەرەکی کەوا لە ئەمریکیەکان دەکا کە سەرۆکێک هەڵبژێرن یا پارتێک هەڵبژێرن یان ئەوی تر هەڵ نەبژێرن یان متمانەی پێویست نەهێنێ زیاتر کۆمەڵێک پرس و بابەتن کە لەسەر ئاسی سیاسەتی ناوخۆیە وەکو مەسەلەی هەلیکارە وەکو مەسەلەی بازرگانیە وەکو مەسەلەی کۆچە وەکو مەسەلەی هەروەها جانبی خەدەماتە لەگەڵیشیا بایەخدان بە پرسەکانی سیاسەتی دەرەوە وەکو ئەوەی کە مەسەلەی پەیوەندی بە شەڕ و جەنگەوە هەیە پەیوەندی بە پێگە و ڕۆڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە هەیە لە سەرکردایەتیکردنی جیهان و بەلاداخستنی کێشەکان و بەهێزمانەوەی پێگەی ئەمریکا وەکو مەزنترین و بەهێزترین جەمسەر لە سیستەمی نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتی ئەو پێگەی نەمابوو لە 4 ساڵی ڕابردوودا. لە ڕاستیدا ئەگەر سیر بکەین مەسەلەن یەکەم شت دیموکراتەکان لە پرسی کاندید بوون و ئەوەی کە پێی دەگوترێ سیاسەتی کاندید بوون و هەڵمەتی هەڵبژاردنە کێشیان هەبوو. بۆ نمونە ئەوەی کە ئایا سەرۆک بایدن بەو تەمەنە دەمێنێتەوە یا نامێنێتەوە پێداگیری ئەو دەمەنی بەشێکی زۆر لە کاتی دیموکراتەکان بەوە ڕۆیشت تا یەکلایان کردەوە قەنەعەتیان بە سەرۆک بایدن کرد کە بکشێتەوە. دواتر پرسی ئەوەی کە کامەلا هاریس دەبێتە کاندیدیان لەنێو خواندا چۆن مامەڵەی لێ لەگەڵ دەکەن. ئەمە وای دەخست تا ڕادەیە کە دیموکراتەکان لە ئاستی سیاسەتکردن و ئەوەی کە پێی دەگوترێت دروستکردنی بڕیاری سیاسی حزبێکی مستەقیر نین کێشەی ناوخۆیان هەیە. ئەگەر حزبێک لەسەر ئاستی ناوخۆ لە پرسێکی لەم شێوەیەدا کێشەی ناوخۆی هەبێ ئایا لە بەڕێوەبردننی وڵاتێک و لە ڕۆڵبینین لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتیدا دەبێت چۆن بێت. بۆیە ئێمە پێمان وایە ئەم پرسە تا ڕادەیەکی باش کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئەم ئەنجامە بەدەست بهێن و نەتوانن کاندیدەکان جگە لە کۆمەڵێک پرسی تر کە هەم لەسەر ئاسی سیاسەتی ناوخۆ هەم لەسەر ئاسی سیاسەتی دەرەوە کاریگەری هەبوو لەسەر مۆدیلی سەرکردایەتیکردنی دیموکراتەکان بە تایبەتیهی جۆ بایدن. زۆر باشە دکتۆر لەماوەی ڕابردوو دابینیمانە و شەڕێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام بوو بە تایبەتی هێرشی گروپە چەکدارەکان و ملیشیاکان بۆ سەر پێگەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی گەیشت بۆ لووتکە لە کاتێکدا ترامپ لە وتارەکەی تریشیدا لە کاتی بانگەشی هەڵبژاردن وتی بەرگری لە خوێنی هەر تاکێکی ئەمریکی هەر سەربازێکی ئەمریکی دەکەم ئەگەر لە هەر شوێنێکی دنیا زەرمەند بێت لەم شەڕانە. ئایا ئەمە کاریگەری هەبوو لەسەر گۆڕینی بۆچوونەکان خەڵکی ئەمریکا شەڕی ناوێت بەڵام ئاشتی ئەتوانێت جێگرەوەی ئەم دەسەڵاتە بێ؟ لە ڕاستیدا ئەم جەختکردنەوەی ئەوان هەم لەلایەکەوە لەوەی کە ئەوان هەوڵ دەدەن جەنگ کۆتایی پێبهێنن هەروەها بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروەها
پێگە و بارەگاکانی لە ڕووی سەربازیەوە یان ئەوەی کە پێ دەگوترێ بەرژەوەندەکانی ئەمریکا ئامانجەکانی ئەمریکا لە دەروی وڵات لەلایەن ئەکتەری دەوڵەتیە یان نەدەوڵەتە بکرێنە ئامانج ئەوان مساومەی لەسەر ناکەن. ئەمە بەلای تاشی ئەمریکیشەوە گرنگە چونکە لە ڕاستیدا سایکۆلۆژەتی تاشی ئەمریکی وەکو سایکۆلۆژەتی دەوڵەتەکەیان یعنی هەژمون خوازە ینی ئەوان هێز بە هێزبوون مانەوە لە پلەی یەکەمە لە سایکۆلۆژەتی تاچی ئەمریکی و هەروەها نخبەی سیاسی ئەمریکی بە شێوەیەک حزوری هەیە کە کاریگەری لەسەر دروستکردنی ڕئی هەروەها دروستکردنی بڕیاری سیاسی هەیە. زۆر باشە بۆیە ئێمە پێمان وایە لە سەردەمی سەرۆک ترامپە ئێمە جددیبوونی ئیدارەی سەرۆک ترامپ لە پرسی پاراستنی پێگە سەربازەکانی ئەمریکا و پاراستنی ئەوەی کە دەڵێ نەکرێنە ئامانج یان ئەگەکرانە ئامانج وەڵامیان دەبێت ئێمە ئەمە دەبینی بەڵام سەبارەت بە ئیحتیواکردنی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەروەها هەوڵدان بۆ کۆنتترۆلکردنی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا و بە ئاراستەی ئەوەی کە بگەن بە چارەسەرێک لە سیاسەتی دەرەوەی ترامپە ئێمە ئەم هەوڵانە دەبینین چکە ئەوان پێیان وایە یەکێک لە ڕەخنە جددیەکانی ترامپ و تیمی ترامپ لە سەرۆک بایدن ئەوە بوو کە ئەو شکستی هێناوە لە پشتیوانیکردنیەکی لائقانە و شایستانەی ئەو تۆ بۆ ئۆکرانیا کە بتوانێت هاوسەنگی هێز ڕابگرێ یان بەلایانی کەمەوە رووسیا لە هێنانەدی ئامانجەکانیدا شکست بخوا بە تایبەتیش جیدی ڤانس کە دەبێتە سەرۆکی ترامپ و مەلەفی سیاسەتی دەرەوە لە لای ئەو دەبێت ئەو لەم بارەوە قسەی هەیە وتی کێشەی جددی ئۆکرانیا بریتە لە لاوازی هێزی بەشەری هەروەها لاوازی هێزی سەربازی سەرۆک بایدن لەمەیە سیاسەتێکی ئەو تۆ پێڕەو نەکرد کە بتوانێت قەرەبووی ئەو تۆ بکاتەوە بۆیە ئەوان پێ لە سەرەوەدا دەگرن کە هەوڵ بدەن ئەو واقعیکە ئێستا لەسەر زەوی هەیە ئۆکرانیەکان قبوڵیکەن بگەنە ڕێکەوتنێکی ئەو تۆ کە ئەوەی لەسەر زەوی هەیە بگاتە ڕێکەوتنێک و کۆتایی بە جەنگ بینن چکە ئەوان پێیان وایە ئۆکرانیا زەحمەتە ببێتە ئەندام لە ناتۆ جگەلەوەی هەر خودی ناتۆ لە لای ترامپ و تیمەکەی لە ڕووی پێگە و لە ڕووی ڕۆڵەوە ئەوان پرسیاریان هەیە ئەوان شکیان هەیە ئەوان پێیان وایە بە ڕۆڵی تاریخی خۆی و سیاسی خۆی و سەربازی خۆی لە ئیدارەدانی ئەم سیراعە بە تایبەتیش و هەروەها وەکو ئامرازێک بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانە ڕۆڵی تایبەتی خۆی نەبینیەوە بە تایبەتیش وڵاتانی ئەندام لەوێ لە جێبەجێکردنی ئەرکەکانیان بە گوێرەی دەستوری ناتۆ ئەدای واجبی خۆیان نەکردووە بۆیە ڕوویان لە ئەمریکا بووە لەوەی کە تەمویلی سەرەکی بێت بەڵام ئەوانی تریش بەشدار بن باشە کاتە ئەوان وایە دەبێت بەرەو ڕێکەوتنێک بچین کە لەناو ئۆکرانیا ئەم ئۆتۆنۆمیان ئەم هەرێمانێکی هەیە ببن بەواقع ئەو ڕێکەوتنە لەگەڵ کێ دەکرێت ئایا ترامپ لەگەڵ پۆتین ئەم ڕێکەوتنە دەکاتیا لەگەڵ لایەنە هاوپەیمانەکانی دیکەی بۆ ئەو پێی وایە کە دەبێت گفتوگۆیەک بێتە ئاراوە بە تایبەتی لە نێوان رووسیا لە نێوان ئۆکرانیا حەلی واقعیش ئەوەیە کە ئەو هەرێمانەی لەوێ دروست بوون دانیان پێ ببینە بێتە دیفاکتۆ ناوچەیەکی لە چەک داماڵدراو لە نێوانیاندا هەبێ هەروەها گرنتی ئەوە بدرێت بە رووسیا کە ئۆکرانیا نابێتە ئەندام لە ناتۆ لە بەرامبەریشە ئاساییشی ئۆکرانیا دابین بکرێبەوەی کە لە داهاتوودا تووشی جەنگ و تووشی شەڕی سەربازی کاتە جۆرێک لە باڵانس لە نێوانیاندا ڕادەگرێت بەڵام لە بەڕژۆندی چ لایەکدا دەبێ ئەمە ئەوان پێیان وایە کە دەبێت هەردوو لا بەرژەوەندیان بپارێزرێت بەڵام ڕیالیستانە سیر دەکەن کاملایانە بەهێزترە بەرژەوەندی زیاترە و ڕۆڵی زیاترە لە سیستەمی نێودەوڵەتی و لە سیراع و لە جەنگەکەیە بێگومان رووسیا بەڵێ باشە بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئیسرائیل و ئەو شەڕێکە ئێستا لە ناوچەکە بەردەوامە لە غەزە لە نێوان حیزبوڵای لوبنانی و هاوکات ئیسرائیل ڕۆڵی ئێران و میلیشیەکانی لە ناوچەکە ئەوەی کە ئەڵێن عراقیش پەلکێشی ئەو شەڕە ناوچەیە دەکرێت ترامپ دەتوانێت ڕۆڵی هەبێت لە هێورکردنەوەی ئەم بارودۆخە بە کۆنتترۆلکردنی میلیشیای چەکدار و بە هاوپەیمانەتی بەهێزکردنی هاوپەیمانەتێکی لەگەڵ ئیسرائیل من ئەگەر لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتی پێشوویە سەرۆک ترامپ ئەوەی نیشاندا کە
مامەڵەیەکی تایبەتی لەگەڵ ئیسرائیل دەکات ڕەنگە لەگەڵ خودی سەرۆک وەزیران لە ڕووی مامەڵەی شەخسیەوە جۆرێک لە ئیشکال و کێشە هەبێت بەڵێ بەڵام دەبینین لە سەردەمی سەرۆک ترامپە سەفارەتی ئەمریکا لە تەلەبیبەوە گوازرایەوە قودس هیچ یان حیسابشی بۆ ڕنگدانەوەی نێودەوڵەتی و بەتایبەتی وڵاتانی عەرەبی و ئیسلامی نەکرد بەڵێ ڕێکەوتنی ئیبراهیمی بەتایبەتی لە سەردەمی سەرۆک ترامپا بوو کە هەنگاوی باشی بڕیوە بۆ ڕەنگە بەشێک لەو کێشانەی کە دروستکرانێ ئەم جەنگێکی ئێستا ڕوودەدا دروستکردنی بەربەز بووێ بۆ ڕێکەوتنامەکانی ئەبراهام بەتایبەتیش کە لە نێوان سعودیە و ئیسرائیل دواتر ئیماراتا و ئیتر هیتریشی بەدواوە بوو بۆیە پێدەچێ ئەمە جارێکی تر بێتەوە سەرشانۆی سیاسەتی سەرۆک ترامپ بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری ئەوەش لە ئارا دەبێت کە لە میوانداریە کە سەرۆک ترامپ میوانداری سەرۆک وەزیرانی ئیسرائیل بکە و لەسەر نەخشە ڕێگایەک لەگەڵی ڕێککەوێ بە ئاراستەی ئەوەی کە لە هەنگاوی یەکەم ناجەنگەکە کۆنتترۆل بکرێت و ئەگەری فراوانبوونی لە ئارادا نەبێت ئەمە پێمان وایە کە سەرۆک ترامپ کار بۆ ئەوە دەکات کە جەنگەکە زیاتر فراوان نەبێت و لە سنووری ئێستایدا بمێنێتەوە و بە ئاراستەی ئەوەی کە بەرەو ڕێککەوتن بچن بەڵام ئەگەر جەنگەکە لە حاڵەتی فراوان بوونیە بۆ نمونە بە ئیقلیمی ببێ جگە لە حیزب الله و جگە لە حەماس و ئەو ئەکتەرە نادەوڵەتیانە هێزی ئیقلیمی دیکەی وەکو ئێران بێتە ئاراوە لە ڕووی استراتیژیەوە سەرۆک ترامپ و ئیدارەی ترامپ پشتیوانیشی سەرسەختی ئیسرائیل دەبن لە هەموو ڕێژە باشە دکتۆر بە باسی عراق بکەین ڕێکەوتنی استراتژی نێوان عراق و ئەمریکا هەیە هاوکات پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە عراق ئێستا پرسێکە کە شیعەکان جەختی لێ دەکەنەوە داوا دەکەن بکشێتەوە پێت وایە ترامپ بەرژەوەندی ئەمریکا لەوە دەبینێت کە لە وڵاتانەدا بمێنێتەوە بەتایبەتی لە عراق و سووریا یا پابند دەبێت بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ عراق هەیەی چۆن مامەڵە لەگەڵم پرسە دەکات ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بەتایبەتیش عراق لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئامادەبوونێکی استراتیژی هەیە یەکەم سەرۆک ترامپیش وای دەبینێت کە عراق نەچێتە ناو گرژی و ململانەکانی پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی نەبێتە بە بەشێک لەو جەنگەی کە ئێستا لە ئارادایە واتە سەقامگیری سیاسی و ئەمنی و سەربازی عراقیان بەلاوە مەبەستە دوای ئەوە طبعاً ڕێکوتنامەی استراتیژی ئەمریکا لەگەڵ عراقا هەر ڕەهەندێکی سەربازی نییە ڕەهەندێکی اقتصادی هەیە ڕەهەندێکی سیاسیشی هەیە ئەوان کار لەسەر بەردەوامبوون و بەکارامانەوەی ئەم ئیتفاق استراتیژیی نێوان ئەمریکا و عراق دەکەن لەلایەکی ترەوە پێشبینی ئەوە دەکرێت کە لە سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپە استقراری عراق و سەقامگیری عراق لە ڕووی سەربازی و سیاسی و ئەمنیەوە ئامانجێک بێکە ئەمریکا لەمەدا پشتیوانی لە عراق بکات و بیهێ عراق لەسەر ئاستی ناوخۆش سەقامگیری سیاسی و کۆمەڵاتی و ئابوورەکەی لەبار نەچێت لەلایەکی تریشەوە دەبینین کە پەیوەندی ئیقلیمی عراق لەگەڵ وڵاتانی دەور و پشتی ڕەنگە خاڵێک بێ لە سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپە حەزوری دەبێت بەتایبەتیش ئەوەی کە پێی دەگوترێت دەستێوەرنەدانی وڵاتانی ئیقلیمی لە کاروباری ناوخۆی عراق یان وەرگرتنەوەی سەروەری نیشتیمانی عراق بە شێوەیە کە لە داڕشتنی سیاسەتی دەرەوەیە باشتر و زیاتر لە ئێستا سربەخۆ بێت لە پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەکانیدا خاوەن قەراری سیاسی خۆی بێت هەروەها لەسەر ئاستی ناوخۆش ئەوەی کە پێی دەگوترێ حکوومەت و دەوڵەت ئەو ساحەبی قەرار بێت و لە ناو دەوڵەتە چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی اقتصادیەوە ئەکتەری ئەو تۆ نەبێت کە لەسەر حسابی دەوڵەت بژی هەروەها ببێتە کێشەیەک زۆر باشە دکتۆر خودی ئیدارەدان و حکومڕانی باشە هەر بەنسبەت سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەنسبەت عراقەوە دوێنێ سیستانی لەگەڵ نوێنەرانی نەتۆی گرتوەکان قسەی کرد هاتە سەرخە دوای ماوەیەکی زۆر ئاماژەی بۆ کرد پابند دەبین بە پشگیری لە ئەولەویەتەکانی عراق بە دەستێوەرنەدان لەو شەڕانەی کە لە ناوچەکە ڕوودەدات ئایا ئەمە ئاماژەیەک نەبوو بۆی کە
لە ئەگەری هەڕووداوێک عراق پارێزراو بێت لەو مەترسیانەی کە جەنا بەدەستە ئاماژەت لە ڕاستیدا ئەم قسانەی بەڕێز سیستانی زۆر گرنگ وەکو مەرزەعێکی ئاینی باڵا کە لە ڕابردووشدا دەرکەوتوە کاریگەری سیاسی لەسەر ژیانی سیاسی ناوخۆی عراقەیە ئەم دوو گوتنەی بەڕێزیان لەلایەکەوە زۆر استراتیژین لایەکیشەوە لە کاتێکی زۆر هەستیارا وتاون لە کاتێکی تریشەوە نخبەی سیاسی لە عراقا دەبێ حسابی جدی لەسەرکەن یەکێشان ئەوەیە کە دەبێ ڕێز لە سەروەری عراق بگیرێ ئەمە بەو مانایی کە جۆرێک لە تەدەخلی سلبی لە کاروباری ناوخۆی عراقەیە لەسەر ئاستی ئیقلیمی دەبێ ئەمە بوەستێ ئەمە بێشک لە بەرژەوەندی عراقا و لەلایەکی تریشەوە وتی کە دەبێ بە تایبەتی پرسی سەربازی و چەک بەدەستی دەوڵەت بێت نەک ئەکتەری تری میلیشیایی و سەربازی ئەم دوو پرسە هەردووشیان بۆ عراق دوو پرسی استراتیژین و مانای گەوریان هەیە و دەبێ هەوڵ بدرێت حکوومەتی عراق دەسەڵاتە فیدراالیەکان لەگەڵیشدا بەڕاستیدا سەرکردایەتی سیاسی و مؤسساتی باڵای هەرێمی کوردستان دەبێت زۆر حساب لەسەر پەیوەندی بۆ قسەڵانی و هاوکێشانە بوو کە ئێستا ڕوودەدەن و ئیدارەیە لە ئەمریکا ڕاستیدا ئەگەر گوێڕایەلی لە ئامۆژگارەکانی سیستانی بکرێ عراق لە بەرژەوەندیەتی بە شێوەیەکی باشتر خۆی دەگونجێنێ لەگەڵ ئەم تەحەدیاتە و ئەم وەرسەرخانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە هەروەها باشتر و چاکتریش خۆی دەگونجێنێ لەگەڵ سیاسەتی دەرەوەی ترامپ کە جۆرێک لە تەڕوانینی هاوشێوەیان بۆ عراقەیە. بەڵێ بەڕێز دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانکۆ زۆر سپاس کە میوانی کوردستان 24 زۆر سپاس.